عزیزانمان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بێت بەو هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بەو هیواین کە بینەرمان بن و سودی لێوەربگرن. عزیزانم بەو هیواین کە بابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا هەمووتان بە دوور بن لا نەخۆشی کۆرۆنا. عزیزانم بۆ ئەمڕۆژمان پرۆگرامەکەمان لا دوو تەوەری سەرەکی پێک هاتووە. لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە قەیرانی یەکەکانی نیشتەجێبوون ئەکەین و چۆن بتوانین چارەسەریان بکەین. وەگەزانین کە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر کرێنشین هەیە و لە ئێستاشدا بەرەبەر خەریکەکانی نیشتەجێبوون زۆر ئەکەن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون بۆتە هۆی ئەوەی کە کرێنشینان لە هەرێمی کوردستان کەم بکەنەوە و تا چەند ئەو قیستانی ماگانە لیان وەرئەگرن ئەو قیستانە لەبارن بۆ ئەو کەسانەی کە خاوەنی ئەو شوێنی نیشتەجێبوونانن. لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین لە ئێستادا کە کۆرۆنا هەیە کار نییە موچە نییە ئەمان تا چەند باری دارایی خەڵکیان لەبەر چاو گرتووە و قیستەکانیان لەسەر کەم کردوونەتەوە. ئەمە تەوەری یەکەمان. دووە بە دوایەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە تۆقین یاخود پانیک دەکەین. بزانین تۆقین چییە و جیازی چیە لەگەڵ ترسی سروشتی و باسێک لەوە دەکەین لە ئێستادا زۆر کەس هەن لە نەخۆشی کۆرۆنا تۆقیون و نیشانەکانی تۆقین و کۆرۆنا زۆر لە یەکۆنزیکە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین چۆن جیان بکەینەوە و چۆن ئەم نەخۆشیە چارەسەر بکەین و ئەگەر کەسێکی دەوروبەرمان ئەم نەخۆشی هەبێت چۆن بزانین کۆرۆنایەتی یاخود نەخۆشی تۆقینەتی. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان وەرگرن. بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە قەیرانی یەکەکانی نیشتەجێبوون ئەکەین و چۆن بتوانین کە یەکەکانی نیشتەجێبوون بکەینە هۆکارێک بۆ نەهێشتنی کرێنشینی لە هەرێمی کوردستان و ئەو کێشانە چییە کە ڕۆژانە ڕوبەڕووی کرێنشینان ئەبێتەوە لە بەرامبەر کڕینی ئەم یەکە نیشتەجێبوونانە. لەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە حکومەت تا چەند گرنگە چاودێری دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون بکە. هەر بۆ مەبەستەش بەڕێز ئاسۆ مامۆستا جەمال ئیبراهیم شارەزا لە بواری نیشتەجێبوون باشێکی ڕاستەخۆل لامانە. مامۆستاگیان سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت. ئەم کاتۆ باش ئەم کاتی بینەران باش سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتەی کاوتانە پێمان زۆر مەمنون. سپاس. وەک ئەزانین کە باوکی بەڕێزت کەسایەتێکی دیاری سلێمانی بۆ مامۆستایەکی کۆن بووە. ئەمانێت باسێک لەوە بکەین کە ئەم ژیانی چۆن بەسەر بردووە و لەکەیەوە مامۆستا بووە و خزمەتی بە شاری سلێمانی کردووە. من کوڕی مامۆستا جەمال ئیبراهیمم. مامۆستای ماتماتیک لە سلەیمانی لە ساڵی 1956ەوە مامۆستایە. دەرسی بە زۆر لە کەسایەتی و ناسراوەکانی شاری سلەیمانی وتووە و زۆر کەسەی ناسێت و مامۆستایە بۆ ژیانی خۆی تەرخان کردو بۆ خزمەتی تەلەبەکانی بۆ خزمەتی وڵاتەکەی بۆ خزمەتی نیشتیمانەکەی و هەر ئەویش ئێمەی فێر کردووە کە ئیشمان کرد پێش هەموو شتێک ڕەچاوی میلەتەکەمان و وڵاتەکەمان بکەین پێش خۆمان. دەستان خۆش بێت. شانازیتان پێوە سپاس دەکەم. ئەمێت بزانم کە لە سەردەمی کۆرۆنا و لەم کاتی قەیرانەدا تا چەند هەوڵتان داوە لە ڕێگەی دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوونەوە یارمەتی خەڵکی هەژار بدەن. وڵاهی ئەم قەیرانی داراییە و ئەم قەیرانی کۆرۆنایە کە هاتە پێشەوە لە حسابی هیچ کەسێکان نەبوو. تەئسیری کردوتە سەر هەموو سێکتەرەکانی ژیان. طبعاً بە زۆری تەئسیریشی کردووە سەر فەقیر و هەژار و چین و توێژەکان و ئێمەش کە یەکەی نیشتەجێبوونەکەین بۆ ئەم چین و توێژانە هەمویان فەرمانبەری حکوومەتن هەمویان کسبی ڕۆژانەیان هەیە و ئیشمان کردووە بۆ ئەوان بۆ خۆشی ئەوان و بۆ خزمەتی ئەوان. لەگەڵ هاتنی ئەم پەتای کۆرۆنایە ئیش لە پرۆژەکەمانە ناڵێم سەی ساوەستا سەی هەفتا وەستا بە پێی تواناوە بە پێی ئیمکانیەت ئیشمان نەوەستان هەر بەردەوام بووین. تەبەن ئەتیادی تەئسیری کردە سەر پرۆژەکە چونکە خەڵک یەکەم نێوێرا بێتە دەرەوە دووهەم ئیمکانیەتی نەبوو دووهەم سێهەم مەعاش نەبوو لەبەرەوەی مە ڕەچاوی ئەو شتانەمان هەمووی کردووە نەک ئێستا هەر لە بیدایەتی قەیرانی داراییشەوە کە زەمانی داعش هات هەر لەگەڵ دەرچوونی ئیجازەی پرۆژەکەمان ئێمە قەیرانی دارایی دروست بوو داعش هاتە پێشەوە بە گوێرەی توانا و زۆر بەزیاییشەوە هاوکاری فەرمانبەرانمان کردووە هاوکاری چین و توێژەکانمان کردووە و لەگەڵیانە هاتوین و پرۆژەکەشمان نەوەستانوە و
گوێمان لە قانجاز نەیاوە وستومانە پرۆژەکە هەم بە عینی کواڵەتی بڕاتە پێشەوە و هەم هاوکاری چین و توێژەکان بین. کاکاسۆ با باسێک لەوە بکەین لە زۆربەی وڵاتان دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون و لە هەرێمی کوردستانیش بۆ ئەوەیە کە ڕێژەی کرێنشینی کەم بکاتەوە. بەڵام وەگەزانین کە نرخی یەکەکانی نیشتەجێبوون زۆرە. ئەمەش ناتوانێت کەسانی کرێنشین بکاتە خاوەنی ئەم یەکە نیشتەجێبوونانە. ئێوە چیتان کردووە بۆ ئەمە؟ تەسەورەکەم لە کوردستانە هەنگاوێکی باش نەرا بۆ ئەم پرۆژەی چین و توێژانە تقریبەنەوەی من بیزانم 7 پرۆژەی وا هەیە کە هەوڵی داوە چین و توێژەکان فەرمانبەران وەکو پێوتێ بە عەرەبی ذەوی الدەخل المەحدود بکەی بە خاوەنەکەی نیشتەجێبوون بە سعرێکی گونجاو و بە قستی درێژخایەن. لێرا کە ئەڵێن سعرێکی گونجاو یعنی سعرێ بێت کوالیتیەکەی باش بێت و ئەو فەرمانبەرە بتوانێت بە ئیسراحەت قستەکەی بات و بێ بە خاوەندەریاتی کرێ بات ئەو پاری کرێ با بە قستەکە و بێ بە خاوەنی یەکەکە. بەس لێرا ئەبێ شتێک بەڕەهەند وەرگرین کە وەبەرهێن کە ئیجەکە ئەڵێ من بۆ چین و توێژ یعنی پرۆژەکە پێوترێت لۆکۆست. ئەم پرۆژەی لۆکۆستە ئەبێت تۆ حسابی ئەوە بکەی ئەو فەرمانبەرە یا ئەو چین و توێژە ئەبی بیخەیتە شوێنێکەوە شایستەی ئەو شوێنە بێت. نابێ فکر لەوە بکەیتەوە بڵێ وەڵا لەبەرەوەی کە سعرەکەی کەمە من شتێکی خراپی بۆ دانیم. بەڕاستی ئەمە بەنیسبەت بنەوە لە واتای کوالیتی یەکەکانی نیشتەجێبوون لەگەڵ نرخەکانی گونجاوە ئەبێت فکر لە خۆت نەکەیتەوە و بەرهێن ئەبێ فکر لەوە بکاتەوە کە ئەو زەلامی ئەچێتە ناو ئەو شوقەیەوە ئەو عایلەی ئەچێتە ئەو ناو ئەو یەکەیەوە بچێتە ناو یەکەیەکەوە بە خۆشگوزەرانیەوە تیا بژی نەک کوالیتیەکەی خراپ بێت نەک تووشی مەشاکل بێت نەک کوالیتی شتەکانی خراپ بێت. ئەمە هەدەفی منە لە ئیشەکانی خۆم. کاکاسۆ با باسێک لەوە بکەین ماڵانە ئێوە بڕێ قیست لە یەکەکانی نیشتەجێبوون وەرئەگرن بەدەر لەمەش ئێوە قیستی ئاو قیستی کارەبا قیستی خزمەت گوزاریەکان وەرئەگرن بەدەر لەو قیستەی کە نرخی یەکەکانی نیشتەجێبوون و ئەیدەنەوە هاوڵاتیان. ئەمە کەسێکی ئاسایی ناتوانێت ئەم هەموو پارەیە بە مانگێک پەیدا بکات و بیدات بە ئێوە. ئێوە چیتان کردووە بۆ ئەمە؟ واللهی ئێمە بەنیسبەت من پرۆژەکەم لە بیدایەتیایەتی تقریبا هەمووی 5-6 مانگە خەڵک نیشتەجێی بووە هاوکاری هەمویانم کردووە چونکە کە قەیرانی پەتاکە دەستی پێکرد ئێمە دەستمان کرد بە تەسلیمکردنی شوقەکان ڕەچاوی ئەو شتانەمان هەمووی کردووە و ڕەچاوی ئەومان کردووە کە عایلەیەکە ئیمکانیەتینی لەسەری ئەوەستین یارمەتی ئەین مەسەلەن خەدەمات نەختێ بەرز بوو بۆمان هێنانە خوارەوە غاز مەسەلەن سعری ئەپەر لمت و لۆوەر لمتی تایەمە کەمترین سعرمان بۆ داناون ئەینە شت کارەبا بووی ئەم شتە بڕاتە پێشەوە و هەتاوەکو لەم قەیرانە دەرەچین و چکە خۆی ئەمە پرۆژەکەمان بۆ خزمەتی چین و توێژەکانە لەبەرەوە بێ هەموو هاوکاریەکیان بکەین. بێگومان کاکاسۆ با باسێک لەوە بکەین لەگەڵ بوونی قەیرانی دارایی و نەخۆشی کۆڕۆنا ئێستا خەڵکی کاری کەم بۆتەوە و دەوام نییە موچە نییە ئێوە تا چەند هەوڵتان داوە ئەو بڕەقیستە کەم بکەنەوە لە ئێستادا؟ وەڵاهی خۆی لە وەرگرتنی قستەکانە هاوکاری زۆر کەسمان کردووە ئەوەی توانیوێتی بیهێنێ قسەمان نەکردو و هێناوێتی ئەوەی نەشی هێناوە لەسەری وەستاوین و تومانە بۆستا تاوەکو وەزعەکە ئەتوانێت ئەو کەسەی کە نیشتەجێ ئەو شوێنانەیە بڕێک پارەی کەمتر بهێنێت لەوەی کە مانگەکانی هەر هێناویشیانە هەر واش هێناویانە هەتا ئێستا لە قەیرانی داراییەوە خۆی گەروانە بووە لە 2015 نەبووە ئێستا پرۆژەکەم تەواو بووە کە نەیان هێناوە میش تەبەن ئیشەکەم خاو بۆتەوە بەس هەر ئیشەکەشم کردووە و
هەم وەکو دەردی ئەڵێ نەشیش سووتێ نەکە با هێشتومە ئەوان زۆر زەرمەن من هێشتومە ئیشەکەش ڕابوەستێت. کاگاسۆ بابەستێک لە ڕووی بیناسازیەوە بکەین تا چەند ئێوە هەڵتان داوە ئەم یەکەی نیشتە جێبوونانەی ئێوە جیاوازتر بێت لەوانتر لە ڕووی بیناسازیەوە بۆ ئەوی کە بەرگەی کارەساتە سروشتەکان بگرێت. مەسەلەن مۆزوع کارەساین شێوازی بینە مەسەن من باسی پرۆژەکەی خۆمەکەم چکیەوە منتان هێنا و ئەبێ باسی پرۆژەکەی خۆمەکەم ئەمە وەکو دیعاە نییە باسی کەم ئەمە واقعە پرۆژەکەی من ئەمتوانی مەسەلەن بە شێوازێکی زۆر بیدایی بیکەم هەر بە بلۆک بەرزی کەمەوە و قاتەکان 3 قاتە عیمارەکانم بەس من هاتووم بە جسر و پایە کردومە و حسابی بوومە لەرزەم بۆ کردووە یعنی کاڵم حسابی مەسەن فاکتەرێکی پێوتێ زێت فاکتەر 3 عەدەدەکە یعنی تەحملی 7 دەرەجەی ڕختەرەکات بۆ مەلەرزە موادی بیناکەم هەمووی ئازلە بۆی ئەو کەسی کە ئەچێتە ناو یەکەکەوە ڕەچاوی گەرما و سەرما بکات هاتووم لە جیاتی ئەوەی مەسەلەن بۆیلەری کارەبای بۆ دانێم بۆی کارەبا هەم خۆی زۆر سرف نەکە هەم لۆدێکی گەورە نەبێ لەسەر وڵات هاتووم غازم بۆ بەکارهێناوە یعنی بەڕاستی هەچی مواسەفات هەیە کە لە یەکەی گرانبەها هەیە من دابینم کردووە وەکو پێم وتیت هەر بۆ ئەوەی من فەرقێکی ئەو تۆ نەبێ لە بینی کابرایەکی یا ئایلەیەکی فەرمانبەر لەگەڵ ئایلەیەکی سەرمایەدار. کاگاسۆ بابەستێک لە خزمەت گوزاریەکان بکەین تا چەند خزمەت گوزاریەکان بەردەستن بۆ نیشتە جێبوانی ئەم شوێنانەی کە بەڕێستان دروستان کردوون بۆ نمونە لە ڕووی کارەبا لە ڕووی ئاو لە ڕووی غاز وەگەزانین کە زۆرێک لە خەڵکی هەیە کاتێک کە ئەچنە ناو یەکەکانی نیشتە جێبوون تا 2-3 مانگ دوای ئەوە خزمەت گوزاریەکان بەردەست نییە دواتر دەست پێ ئەکات ئێوە لەگەڵ ئەوەی کە سەرەتای دابشکردنی یەکەکانی نیشتە جێبوونتانە تا چەند هەوڵتان داوە لەگەڵ دابشکردنی یەکسەر خزمەت گوزاریەکانیش پێشکەشی هاوڵاتیان ئێمە وەکو عەرزم کردی پرۆژەکەمان لەگەڵ قەیرانی دارایی و داعش هاتە پێشەوە لەبەر ئەوە من لە سەرما هەموو خزمەت گوزاریەک لە ناو یەکەکە دروستکەم بۆ ئەو ساحێبی شوقەیە لەسەر حکوومەتیشە جادەم بۆ دابین کات کارەبام بۆ دابین کات ئاوم بۆ دابین کات من لێرە لۆمەی حکوومەت ناکەم چونکە قەیرانی داراییە هیچی بۆ نەتوانێت بۆ من بکات هیچ هاوکاریەک نەکراوە لەو خزمەت گوزارانی کە حکوومەت لەسەرەتی بۆ منی بکات هاتووم جادە خۆم قیرتاوم کردو و ڕام کێشاوە بۆ ناو مەشروعەکەم هاتووم کارەبا خۆم لەسەر حسابی خۆم ڕایە کێشم بۆ ناو مەشروعەکەم هاتووم ئاو خۆم بیرم هەڵکەنووە و تەچیزی مەشروعەکەکەم هاتووم مەجاری ئاوەڕۆ نییە خۆم ئاوەڕۆم دروست کردووە بە سێپتی تەنک ئاوەڕۆکە ئەگوێزمەوە ئەمە بەس ئەمەی کە کردوومە بەس لەبەرەوەی کە ئەو خەڵکانەی هاتوون بەشدارن لە یەکەکانی منە بە زووتریان پشتە ناوێەوە و ئیسفادە لە یەکەکان کاکاسۆ بزانین بەدەر لە خزمەت گوزاریەکان کە باست کرد حکوومەت هیچ هاوکاریەکی نەکردوون بەدەر لەوە هیچ هاوکارێکی تر هەبووە کە لەلایەن حکوومەت و پێشکەشی ئێوە کرابێت و بتوانن کە لە ڕێگەی هاوکاریەکانی ئەوانەوە زووتر یەکەکانی نیشتە جێبوون بێن نەبوون واللهی خۆی لە کاتی قەیرانی داراییە هیچ لۆمەیەک نابێ هیچ کەسێ بکەیت لە دواکەوتن و لە هیچ هاوکاریەکی وا نەبووە من ینی هاوکاریەکان ئەوەیە ئاو کارەبا و مەجاریم بۆ بێنێت حکوومەت نەیتوانێەوە بیهێنێ لەبەرەوەی کە قەیرانی داراییە منیش هەر ئەوم پێکراوە کە بتوانم جادەیەکی مۆقەت بێنم بۆ مەشروعەکەم کارەبا لەسەر حسابی خۆم ڕاکێشم بۆ مەشروعەکەم بیر هەڵکەنم ئاو بم بە خاوەنی یەکەکان
کاک ئاسۆ ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند پێویستە حکومەت لەم کارانەدا هاوکاری ئەو کەسانە بێت کێکەکانی نیشتە جێبوون دروست ئەکەن تا چەند ئەمانەی کە وەکو بەڕێزت خەریکی دروستکردنیەکەیەکی نیشتە جێبوونن پێویستیان بە هاوکاری حکومەتە. ئێمە طبعاً حکومەت خۆی کە ئەم پرۆژەی هێناوەتە پێشەوە ئیشێکی باشی کردووە کارێکی کردووە کە خەڵک فەرمانبەران چین و توێژەکان ئیسفادەی لێ بکەن نەهاتووە بڵێ تۆ وەرە شوقەی تیا بکە بە $200,000 و $150,000 بیفرۆشە هاتوون ڕێکەوتوین لەگەڵمانە و لەگەڵ چین و توێژەکانە دانیشتوین بە شێوازێک قستەکانمان دروست کردووە کە گونجاو بێ بۆ ئەوان وەکو پێم وتی حکوومەت ئەم هەنگاوی ناوە و ئەشتوانێت لەمە دوو هەر عینی هەنگاو بنێتەوە بە ڕێنمایی تازە و ئەم هەنگاوە زۆر ئیسفادە بە چین و توێژەکانەکە ئیسفادە بە کرێنشینانەکان لە جیاتیوی حکوومەت بێت ئەرز تەوزیع کات کە ئەرزی تەوزیع کرد بێ خەدەمات و مەجاری و ئاو کارەبا ئەگەر هات و ئەم شوقانە زوو تەوزیعکە بەسەر خەڵکە لە مەساحەیەکە کۆیان کاتەوە و بەرهێن خۆی مەسئولە خزمەت گوزاری و هەموو ئیشەکانی بۆ بکاو ئەو ساکە ئەرکی حکوومەتیش کەمەوێتەوە. کاک ئاسۆ بە پێی بەڕێستان لە وڵاتی ئینگلتەراش بوون ئەمێ بزانم کە لە وڵاتانی تر بە جیازی لەگەڵ کوردستانە تا چەند ئەوان یارمەتی وەبەرهێن ئێدەن لە ئێستادا. وڵاهی لە وڵاتان لە ئینگلتەرا حکوومەت ئیشەکەی زۆر ئاسان کردووە و ئەشزانم حکوومەتی خۆشمان زۆر بە ئاسانی ئەتوانێ و ئیشە بکات و ئەو ساکە پێویستی بەوە بەرهێنیش نابێت. کاک ئاسۆ باسێکی ئەزمموی خۆتمان بووکە بۆ پێی کە ڕێزت لەوێ ئیشت کردووە مێ بزانم لەوێ ئیش چۆن بووە. لەوێ من تقریبان 15 بۆ 7 ساڵ لەوێ ژیاوم ئیشم کردووە لە هەموو بوارەکانە لە تیجارەتە لە کەسابەتە لە بیناسازیە لەوێ بانک پشتگیری تەواو دەکات هەموو شتێکێ بە سیستەمی بانکی ئەڕات یعنی هەموو مۆزەفێک کە معاشێکی گونجاوی هەبوو ئەتوانێت ببێ بە خاوەنێکەی خۆی لە ڕێی بانقەوە بانقیت معاشەکەی هەڵەسەنگێنێت مقدمەیەکی بەسیدەیە بۆ شوقەیە ئەو خانووی کە ئیکڕێت مۆزەفەکە کابراکە بێ بەس خاوەنی یەکەی خۆی و ماغانە لە جیاتیوی کرێبە شتێکە پێوتێ مۆرگیج ئەیتەوە بە بانق ئیشەکە دەڕوا بڕێەوە و ئەینی شت حکوومەتی خۆشمانەتوانێت ئەوە بکات بانقێ دوو بانک بکاتەوە لە جیاتی ئەوەی ئەو بانقەیە قەرزەیە بۆەوە لەگەڵ کوردستان ئەگونجێت زۆر باشە گونجێت و زۆر ئەتوانن بیکەن یعنی هیچ لەسەر حکوومەت ناکەوێت تەبەن ئەبێ بە ئینجازێکیش بۆ حکوومەت هاوڵاتی جیسفادەی لێکە مەسەن حکوومەتیەت لە جیاتیەوەی مەسەرەن ئەرز تەوزیعکات کابرایە دەڵێ پێ بۆ بانق قەرز وەرگێت قەرزەکە بە ئەقسات باتەوە کابرایەت ئەوێ لە ناو سیتیەکە شوقەیە بکڕێت لە جیاتیوی قەرزەکە باتەوە بۆ وەرهێنەکە قەرزەکە باتەوە بە بانقەکە و نە لەسەر حکوومەتی ژەکەی و ئیشی بانقە بانق ئیشەکەی ئەوەیە ئەسڵان بانق خۆی حەزەکە خەڵک بێ قەرزی لێ بکە بۆی فایدەی لێوەرگێت. کاک ئاسۆ کێشەی کوالیتیش هەیە لە شوقەکاندا تا چەند حکوومەت دەتوانێت چارەسەری بکات. وەکو پێم وتیت لە قەزەی وەبەرهێنانە پێش هەموو شتێک ئەبێ وەبەرهێنەکە زەمیر و ویژدانی هەبێت کە زەمیر و ویژدان هەبوو پێویست ناکە کەس ڕقی بێ بەسەرتەوە چونکیە کە تۆ پلانە دانا بە بەرنامە ویستە ئیشەکە و خوار بڕوا نەک حکوومەتێت دە حکوومەتێت تۆ تۆی بۆ ڕاز ناکرێتەوە ئەبێ خۆت لە ویژدان تا هاتیبی بڵێ من ئەم ئیشە ئەەکەم بۆ خزمەتی خەڵک بۆی خەڵک دوعای خێرم بۆ بنێرێ بۆی خەڵکە بڵێ فلان کەس ئیشەشی باشی بۆ کردم ئەبێ ئەم فکرەیە لە مێشکتا بێت اینجا تۆ دەست بکەی بەم ئیشە کە ئیشەکە و کرد طبعاً حکوومەت ڕەقیبی هەیە بەس حکوومەت ئەو توانایی نییە ڕەقیب بە هەموو شوێنەکە دابنێت
نەتیجەکەی هەرە بێ و بەرهێنەکە خۆی زەمیر و ویژدانی هەبێت. واتە ئەبێت وەبەرهێنەرەکە خۆی چاودێری خۆی ئەبێ خۆی چاودێری خۆی بکە. من پێ دەڵم کە تۆ خۆت بەرنامە و دانا ئیشەکە و باش بێت، ئیشەکە و باشە بێت. بەس کە بەرنامە و دانا تۆ ئیشەکە و کواڵیتیەکە و خراپ بێ، مەسەن کابرای ئەوەی کە یەکەکە لە تۆ کڕێت. دەرگایەکی بۆ دانی دەرگا هەیە گرانە، دەرگا هەیە هەرزانە، زۆر خراپە. ئەو نازانێت چییە، نازانێت کارەباکە چیتیایە، نازانێت ژێر کاشێکە و چیتیایە. ئەبێت تو خۆت ڕەقیبی خۆ بیت. ئەبێ یەکەم لە خوا بترسیت، دووهەم خۆت زەمیر و ویژدان هەبێ بڵێ من ئەم ئیشەم کردووە بە ئەمەنگە قانجاز نەکەم، ئەمەنگە قانجازکەم بۆ ئەو خەڵکە ئیسفادە بکەم. کاگاسۆ هەوە قەت ئەو کەسانی نیشتەجێ ئەوێ بوو بێتن و گلەیان لە کوالیتی یەکەکانی نیشتەجێ بوون هەبوو بێت بەدەر لە یەکە نیشتەجێ بوونەکانی بەڕێستان. واللهی خەڵک هیچ کەسێک سەیسە لە هیچ کەسێ ڕازی نییە، بەس تۆ بێ زۆرترین کەس لێو ڕازی بێت. یعنی من ناڵێم یەکەی نیشتەجێبەکانی تر خراپن یا ئەوی من باشە، هەموو یەکەیەک خراپیشی هەیە و باشیشی هەیە، بەس ئەبێت تۆ هەوڵێ بەی زۆرترین عەدەد لەگەڵ لێو ڕازی بێت. کاک ئاسۆ با بزانین هەنێک وەبەرهێن هەیە پاریان لە خەڵکی وەرگرتووە، بەڵام هیچ یەکێکی نیشتەجێبوون بوونی نییە هەتا ئێستا، بۆ ئەمانە ئاڵی چی؟ خۆی حکومەتی هەرێم و دەستەی وەبەرهێنان پاش ئەوەی کە خەڵکێکی زۆر بۆ بەرهێن ئیشیان کرد و پاریان لە خەڵک وەرگرت و شتێکەکان تاوە نەبوو، هات بەرنامەیەکی تری دانا، هات خیتاب زەمانی لەوە بەرهێنی تازە وەرگرت. مەسەن من ئێستا خیتاب زەمانم داناوە، بۆ ئەگەر هات و مەسەن پارەن تاوە نەبوو یا شتێ نەبوو یا کواڵیتیەکەن خیتاب زەمان هەیە لای حکوومەت. بەس هەر ئەمەش تێک تۆ ئەو ساکە مەسەن وای لێ هات قەیرانی دارایی هاتە پێشەوە، ئەو ساکە من پارەم کەوتە، ئێمە پارەمان کەوتە لای حکوومەت. بەس من خۆم بەنیسبەت خۆمۆزەحیە یەکێکم لە یەکەی نیشتەجێبوونەکان کە لە هەولێر کڕیم پارێکی زۆرم ما بە خانوویەک و پارەکە ئێستا نەمەسیری دیارە، نەئەزانم چی لێ هاتووە، نەئەزانم بۆ شۆڕشتووە. خۆم یەکێکم لەوانە. کاک ئاسۆ زۆرێک لە وەبەرهێنەکان ئەو یەکە نیشتەجێبوونانە بۆ کەسانی پارەدار دروست ئەکەن، نەک بۆ هەژاران. ئەمە تا چەند گرنگە لە کاتی دروستکردنی هەر یەکێکی نیشتەجێبووندا بارودۆخی هەژاران لەبەرچاو بگیرێت؟ وڵاهی خۆی هەژاران وە چین و توێژەکان مەفروزە هەموو شتێکیان بۆ بکرێت، چونکی ئەو ئیش و خزمەتەی کە ئەوان ئەیکەن سەرمایەدار نایکات. مامۆستایەکە یە دەرس بە مناڵی من و تۆڵێت معاشێکی مەحدودی هەیە، ئەبێ خزمەت بکرێت. کارمەندێکی تەندروستی یەت بەم کاتی کۆڕۆنایە ئەچێتە خەستەخانەکانەوە، ئیش بۆ من و تۆکات، ئەبێ ئێمە خزمەتی بکەین. فەرمانبەرێکە لە دایرەی حکومی، پۆلیس، ئاسایش، ئەمانە ئەبێ خزمەت بکرێن. یعنی ئەبێ من و تۆ و حکوومەت و هەمومان خزمەتی ئەو خەڵکانە بکەین. بێگومان ئەمێنێتەوە سەر ئەوەی کە سەرمایەدارە، سەرمایەداریش ئەرزێکی بۆ تەحدیدکە، کەیفی خۆیەتی خانووە کڕێ بە $100,000 بە $200,000 بە ملیۆنێک، ئەوەش لە هەموو وڵاتێکە هەیە. خەڵک پارەی پێش دەکڕێ بۆ خۆی بەس فەرقی بکەرەوە لەگەڵ چین و توێژەکان. کاک ئاسۆک و دوامین پرسیارم ئەوێت برسم چی بکرێت بۆ ئەوەی کە یەکەکانی نیشتەجێبوون وەکو چارەسەرێک بۆ کرێنشینی دروست بکرێت؟ من لەو بڕوایم ئەم هەنگاوەی کە دەستەی وەبەرهێنان ناوێتی بە دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان و چین و توێژەکان هەنگاوێکی باشە بەرەو پێشەوە بڕوات، هەتا بڕوا کواڵەتی باشتر بکرێت، بەس هەوڵ بە سیستمێکی بانقی دروستکە بوویان. کە سیستمی بانقی دروست کرا، ئەو ساکە نەوە بەرهێن ئەچێ قەرزەکات، ئەوان قەرزێکی مرتاح لە حکوومەت لە بانقەکە وەرەگرن و ماڭانە پارەکەی خۆیانێنەوە.
دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاسۆ مامۆستا جەمال ئیبراهیم شارەزا لابواری نیشتەجێبوون کە بەشێکی ڕاستەوخۆ لەمان بوو بەڵێ عزیزانم ئێستاش بەیەکەوە چەند دیمەنێکی ڕاستەوخۆی دانیشتنی پەرلەمان ئەبینین و دواتر بەردەوام بین. مافی مرۆڤ بۆیە زۆر بە پێویستی ئەزانم ئەم پەرلەمانە بە ڕێزە ئاگادار بکەمەوە لەوەی کە نەخۆشیەکە لە ناو سزادراواندا هەیە و پێویست بەوە ئەکات هەر وەکو وڵاتانی دراوسێ کە لێبوردنی گشتیان دەرکردووە بیر لەوە بکەینەوە یا لێبوردن یا خود ئێمە بتوانین ئیجازەی ماوە درێژ بدەین بەو سزادراوانەی کە شمول ئەکەن مادەکانیان و مادەی سوکن بۆی بتوانین ئەو قورسایە گەورەی کە لەسەر چاکسازیەکانە کەمی کەینەوە و ئەو ئیجازانە بە پێی ئیفراجی شەرتی بێت و بە پێی کەفالەت و بە پێی تەزمینکردنی ئەوە بێت کە دوای ماوەیەک ئەوانە بگەڕێنەوە ماوەی سزاکانیان تەواو بکەین. زۆر سپاس دەکەم. گوڵستان خان ئێوە لە لیژنەی خۆتان کۆ ببنەوە یا داشتێک بدەنە دەستەی سەرۆکایەتی کە ئەتانەوێت چۆن بێ و داواتان لێکم لەگەڵ دەستەی مافی مرۆڤیش قسەیەک بکەن یان ئەوان یاداشتێکیان بۆ پەرلەمان نردووە ئێمە توانین یاداشتەکەی ئەوانتان بە تێبینی قانونیەکانی خۆمانەوە ئاراستە بکەین بۆ ئەوەی کە ئێوە ئەگەر قسەیەکتان هەبوو لە دوای ئەوە توانین کۆبوونەوەیەک بکەین بۆ بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی کاک پێشەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دوی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە. پەرلەمان لە هەرێمدا باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە بۆیە ئەرکیان پەرلەمانی لە هەندێک بابەتدا قسەی هەبێت بینیمان کە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا کەسانێک بوونە بانگەشەکاریەوەی کە کۆرۆنا بوونی نییە و ئەم نەخۆشیە وجودی نیە لە هەرێمی کوردستاندا ئەنجامەکە ئەوەیە کە ئێستا نەخۆشخانەکان پڕن لە خەڵک وە خەڵک بەدەیان کەس بوونەتە قوربانی خەڵک گیان لە دەسەدەن بەهۆی ئەم بانگەشەکارانەوە کە هەندێکیان کەسایەتی سیاسی و کەسی دیار بوون کەناڵەکانیان و هەموو شتێکیان بەکارهێنا بۆی خەڵک سارد بکەنەوە لە خۆپارێزی لە خۆلادان لەم نەخۆشیە. ئێمە داواکارین کە لایەنی جێبەجێکردن لەم بابەتەدا و ئێوەش هەڵوێستان هەبێ وەکو پەرلەمان بە هەمومانەوە بزانین کە چیان بەرامبەر بەم کەسانە کردووە چونکە بەڕاستی حکوومەت نابێت سەیری ئەم کەسانە بکات کە بوونەتە هۆکاریەوەی کە خەڵک ژیانی بەرەو مردن بچێت. خاڵی دووەم لە مادەی 54 پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە لە شێوازی گفتوگۆ لە دانیشتنەکانی پەرلەمان لە خاڵی چوارەمە باس کراوە هیچ پەرلەمانتارێک بۆی نییە دووجار لەسەر بابەتێک قسە بکە لە کاتێکا بەڕێزت تەنها بۆ مڕعات بەشێک لە قسەکان ڕێگەیان پێی بۆیە سەرۆکی فراکسیۆنیان هەر کەسێکی دیکە بێ بۆی نییە دووجار قسە بکە لەسەر بابەتێکە بابەتێکی حساس وەستیارە جەنابەت زۆر بە جوانی ڕوونت کردەوە ئەم هەرێمەوە ئەم قوارە سیاسیە مڵکی هەموو لایەک ئەکرێ ڕخنەی لە بگیرێ ڕخنە لە حکوومەت لە پەرلەمان لە ئەدای هەمومان بگیرێ بەڵام کەس بۆی نییە بێ ڕێزی پێ بکە بۆی ئەم کێم پەرلەمانەیە لێرەوە ئێمە ئەو فکرێ گەڵاڵاکەین کە بە شێوەی یاسا ئەو کەسانەی کە دەیانەوێت ئەم جۆرە بابەتانە بوو ڕژێنن ئەبێت وەکو ینی تاوانباری نیشتیمانی یان خیانەتی نیشتیمانی سەیرێم هەڵوێستانیان بکرێت ئەرکی پەرلەمانە کە ڕێگری لەم شتانە بکات پەرلەمان مڵکی هەموو خەڵکی کوردستانە مڵکی هیچ حزب و لایەنێک نییە قوارەکەش بە هەمان شێوە بۆیە ئەم دەستکەوتەی کە لە هەر چوار پارچەی کوردستاندا شتێکە کە خەڵکی کورد پێی بنازن ئەبێ بپارێزرێ و ڕێز لێگیرا و بێ هیچ پێ ڕێزێکیش قبوڵ نەکرێت. سپاس گەیشت دەستخۆش دەستخۆش دەرفەتدان بە کاک عەبدوستار بۆ بابەتێکی جیاواز بوو بۆ مامۆستا عەبدوستار بەڕێزان کاگومێت دەرفەت دەدەی بێ زەحمەت بێدەنگ بە کاگومێت غير مباشر او پشتیوانی کرد بەڕێزان ئەندامانی پەرلەمان قوارەی سیاسی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری قانونی باوەڕپێهێنراوە بە قسە هەڵناوەشێتەوە. بەڵێ مامۆستا عوسمان بە ناوی خوای گەورەی میهرەبان لە سەرەتادا دەستخۆشی جەناب دەکەم کە ئاخیری لێگەڕای دوو کەلیمە قسام بکەم 4-5 مان کۆ نەبی و قسەیەکی نەکەی و سوێن دێش بخۆی ئەم قورئان دەمان سووتێنێکە بە پێی هەڵنەسین. جەنابی سەرۆکی پەرلەمان بۆ ئەم هەموو تۆپبارانکردنی کوردستان نەخرا بەرنامەی کار ئیدانا بکرێ ئەوە پرسیارێکە با جواب مام بدەنەوە باشە بۆ پەرلەمانتار وڵامی پەرلەمانتار دەداتەوە ئایا ئەوە نامەعقولی نییە ئایا پێچەوانەی پێڕەوی ناوخۆ نییە جەنابی سەرۆکی پەرلەمان
ئەخۆ خۆ بە زۆرنە و فەرمینە نییە ئێستا بەڕێزێکی وەک کاغبستاری و کەوەی کەوا کەمترین دەنگی هێنا لە پەرلەمانی یەک نوێنەری خەڵکە بەڕاستی قسەکانی بەڕێز کاک پێشەوە من داوا دەکەم هەمی بسترێت لەبەرەوەی هەموونا یاسایی بوون. سپاس بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش پەیامنێرمان عومەر باشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. عومەر سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ ئەم کاتت باش کۆژین ئێمە لە شاری سلێمانین ئەم شوێنێکی لێ وەساوین نەخۆشخانەی دکتۆر ئاسۆیە کە تابەت کراوە بە نەخۆشیەکانی یان ڤایرۆسی کۆرۆنا یان بە چارەسەری توژوانی کۆرۆنا و ژمارێکی زۆری نەخۆشی لێیە و لە قۆناغەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم نەخۆشخانەیە و لەگەڵ نەخۆشخانەکانی تری شاری سلێمانی ڕۆڵی گەوران هەبووە لە ئامێزکردن و چارەسەرکردنی نەخۆشەکان و بەداخیشەوە نەخۆشیشە لەم نەخۆشخانەیە گیانیان سپاردەوە و کۆچی دواییان کردووە بۆ پڕکردنەوەی پێداویستی ئەم نەخۆشخانەکەیکە لە نەخۆشخانە گەورەکانی شار جگە لە کەرتی گشتی کە حکومت خۆی پێداویستی بۆ دابینەکە یەکێک لەو دەستگا مرۆیانەی کە بەردەوام پشتگیریانەکە دەستگای مرۆیی مامە. ئەم ڕۆژ کۆمەڵێک یارمەتی پزیشکی هێناوە بۆ ئەم نەخۆشخانەیە و دەرمان و پێداویستەکانی دەستگای مرۆیی مام بۆ قۆناغەکانی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ڕۆڵی گەوران هەبووە و بەشایەتی هەموو لایەک توانیویانە بەشێک لەو قورسایی کەوتۆتە سەر کەرتی گشتی دەستگای مرۆیی پڕی کاتەوە. ئێمە دلێر حەمە سەعیدمان لەگەڵ کاک دلێر فەرموو بەڕێوەری کارژێڕی نەخۆشخانەی دکتۆر شەید ئاسۆیە کاک دلێرم کاتت باش سەبارەت بە هاوکاریەکانی دەستگا مرۆیەکان بە تایبەت دەستگای مرۆیی مام بۆ ئێوە تا چەند گرنگ و باخی هەیە فەرموەرە پێشەوە. بەڕاستی دەستگای مرۆیی مام ئەمە چەند جارە هاوکاری نەخۆشخانی شەید ئاسۆیەکە ینی هاوکارەکانی جێگای خۆی ئەگرێ و لە کاتێکی مناسیبی زۆر باشایە بۆمانێ کە پێویستمان زۆر بۆ پێداویستە پزیشکیانەیە کە هەموو جارێ بۆمانێنن دەستگایەکی مرۆییە حەقە هەمومان هاوکاری بین بۆ سەرخستنی ئەم هاوکاریانەی کە پێشکەشی بە نەخۆشخانەکان و سنتەری کۆرۆناکانەکە لە شاری سلێمانیە. بەڵێ ئێوە باسی ڕۆڵی نەخۆشخانەکەتان لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنامان بۆ بکەن. ئێمە نەخۆشخانەی شەید ئاسۆ نەخۆشخانەیەکە زیاتر لە ئێستا زیاتر لە 55 نەخۆشی تێدایە زۆربەی ئەو نەخۆشخانەی پێویستیان بە ئۆکسیجین هەیە بازێکیان پێویستیان هەندێکیان پێویستیان بە جیازی تەنەفوسی سناعی هەیە ینی نەخۆشخانەکەمە وەکو بڵین نەخۆشخانەیەکی چاودێری وردە لە شاری سلێمانی بۆ ئەو نەخۆشیانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا دەبن. بەڵێ سەبارەت بە هاوکارەکەی ئەمڕۆی دەستگای مرۆیی مام لە چی پێکاتەوە و ئایا ئێوە ڕوبەڕووی کەمی پێداویستی پزیشکی بوونەوە؟ هەتا ئیستا باشین بەس ئەم هاوکاریانە کیتیان بۆیە ناین دەستکێشان بۆیە ناین ماسکیان بۆیە ناین پێداویستی کەیان بۆیە ناین ینی جێگای خۆیەتی جێگای خۆی ئەگرێتەوە و زۆریشمان پێویستمان پێێتی بە شتانە چونکە نەخۆشخانەکان دایمە پێداویستی پزیشکی پێویستی پێ هەبێ باشترە لە کەم زۆرتریان هەبێ باشترە. زۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی دەست خۆش ناسەر چام کۆژین هەر لێرە یەکێک لە ئەندامانی دەستگای مرۆیی مام کە ئەم کۆمەک و هاوکاری هێنەوە پرسیاری لێکی سەبارەت بەوەی بزانین چیان هێناوە و پێداویستەکانیان چییە و تا چەند ئەمان ڕۆڵیان هەیە لەوەی کە نەک بۆ سلێمانی بەڵکو بۆ شار و شارستەکانی تری کوردستان بەرنامەیان چیە. کاک دەشتی شوانیمان لەگەڵ کاک دەشتی فەرمسەر لای ماکیگەلی کوردستان باسی هاوکارەکەی خۆتانمان بۆ بکە کە ئەمڕۆ هێناوتانە بۆ نەخۆشخانەی دکتۆر شەید ئاسۆ. دەستگای مرۆیی مام لەژێر دروشمی ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان ئەمڕۆ هەنگاوی دووەمی دابشکردنی پێداویستە پزیشکەکانی ئەنجامدا کە هەموو مەڵبەندە تەندروستیەکانی سلێمانی ئەگرێتەوە لەگەڵ قەزاوناحیەکانی دەوروبەری هەروەها ئەمە لەسەر سێ ئاست ئەکرێ هاوڵاتی خانەخوێەوە هەروەها ڕفیوجی و IDP ئەم پێداویستیانە دابەشەکرێ و هەروەها پێداویستەکان پێگاتون لە ماسک و هەروەها دەستکێش و بەدلەی خۆپارێزی و جیازی کیت. لە بەرنامەی دەستگای مرۆیی مامدا هەیە بۆ کەرکوب بۆ ناوچەکانی تری کوردستان چۆن خزمەتکە؟ دەستگای مرۆیی مامۆک و هەمیشە بەبێ جیاوازی هەموو ناوچەکان گەڕاوە و هەموو ناوچەکان بەپی پێداویستەکانیان هەوڵی داوە پێداویستەکانیان دابینکە ئەوەی لە ئێستادا ئەم دەوڵەتی ئیمارات ئەم
پێداویستە پزیشکیانە بە هاوکاری دەوڵەتی ئیماراتە ئەوەی کە ئێستا هاتووە بۆ شاری سلێمانیا دەستگای مرۆیی مام بۆ شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری ئەم کاری دابشکردنە ئەنجامەدات ئەوەی هەیە پێم وا بێ بۆ شارەکانی تریش بە هەمان شێوە بۆیان ڕۆشتووە لە لایەن دەوڵەتی ئیماراتەوە. دوای ئەمەی یارمەتەکانی ئەمڕۆتان گەیاندە ئەم نەخۆشخانەیە لە تایمی بەیانە کاتی بانیان بۆ شوێنی ترتان بردووە دوای ئەمە بۆ شوێنی دەرمانە بن ئێمە هەر لە بەیانی زووە دەستمان بەم هەنگاوە کردووە سەرەتا لە کەمپەکانەوە دەستمان پێ کردووە کەمپەکانی ڕفیجی و IDP و هەروەها ئێستا مەڵبەندە تەندروستیەکانی ناو شار و هەروە وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتای قسەکانەوە هەموو قەزا و ناحیەکانی دەوروبەری سلێمانی دەگرێتەوە بە دابشکردنەکە هەمویان ئێمە ئیشەڵا لە نەخۆشخانەی شار و ئاسا و هەموو ئەمەڵبەندە تەندروستیانی تر کە بەپی شتەکانمان بۆ دابین کردو. زۆر سپاس دەستی شوانی کا لەگەڵمان سەرچاو. کۆژین ئەوە دەرمان و پێداویستە پزیشکەکان کە ئاماژان پێکرد گێراوەتە ئەم نەخۆشخانەیە ئەم نەخۆشخانەیە چاوی لە کۆمەک و هاوکاری هەموو کەسێکە کە پشگیریان کات کۆمەک وترا یەکێکە لەو نەخۆشخانانەی کە چارەسەری نەخۆشانی کۆرۆنای تیاگرێ بە تایبەت ئەوانەی کە پێویستیان بە ئۆکسسیجین و بە حاڵەتی پێویستنیان حاڵەتی ئەمەرجنسی زیاتر لێرە گلدراوەتەوە بۆیە پێویستیان بە هاوکاری هەیە کارمەند و ستافێکی پزیشکی دڵسۆزی لێرە خزمەتەکە و لە ماوەی ڕابردوو بۆ ئێستا بۆ داهاتوش پشگیریکردنیان وەکو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی لێ ئەڕوانرێت. بەڵێ سپاس بۆ پامنێرمان عمەر کا بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکانیشی کا بۆ مایکی گەلی کوردستان دوان. بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لا تەوەری دووەمماندا باس لە تۆقین ئەکەین بزانین تۆقین چیە و جیاوازی چیە لەگەڵ ترسی سروشتی و ئەو نیشانانە چین کە لەو کەسەی کە تۆقیوە دەرئەکەوێت و چۆن بزانین ئەم نەخۆشیەتی لەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە جیاوازی نیشانەکانی تۆقین و کۆرۆنا تا چەند لێکەوە نزیکە و چۆن بتوانین چارەسەری بکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر هەڤاڵ عەبدوڵڵا ماستەر لا چارەسەرکاری دەرونی باشەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆر گیان سڵاو لێبێ و ئەم کاتت باش سپاس دەکەم بەخێرهاتی. دکتۆر با سەرتا پێناسێک بۆ تۆقین بکەین بزانین تۆقین چییە؟ تۆقین چیە؟ بریتە لە دووبارەبوونەوەی نۆبەی تۆقین. بەڵێ. واتە تاکەکە ترس و دڵەڕاوکەیەکی بەردەوامی بۆ دروست دەبێت. بەڵێ. ئەو ترس و دڵەڕاوکەیە کار دەکاتە سەر کەسەکە لەسەر بژێوی کەسەکە و لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان تاکەکە ترسی هەیە ئەو نۆبە تۆقینە دووارە بێتەوە بۆیە ڕێڕەوی ژانی خۆی دەگۆڕێت. نۆبەی تۆقین لەم بارەدا تاکەکە تووشی حاڵەتی تۆقین دەبێت لە ماوەی چەند خولەکێک نیشانەکانی دەگاتە لوتکە تقریبی لە ماوەی دەخولە نیشانەکانی ئەو کەسە دەگاتە لوتکە ڕێژەی بڵاوبوونەوەی تۆقین لە 1970 لە ڕەگەزی مێینە زیاترە بە بەراورد بە ڕەگەزی نێرینە. هەروەها تۆ نیشانەکانی تۆقین یەکەم هەناسەتەنگی دڵەکوتە خێرایی لێدانی دڵ بەرزبوونەوەی پەستانی خوێن فشاری خوێن دم و شک بوون ئارەقەکردن لەرزین ڕاوەشاندن یان وەک ئەوەی کە مێرولە بەسەر جەستەی کەسەکەدا هاتچۆکە بڕوە ئەو نیشانە جەستەیەەکە نیشانە دەرونیەکانی حاڵەتی تۆقین بریتە لەوەی کە تاکەکە وا هەز دەکە یان نزیک بۆتەوە لە مردن. نیشانەی دووەمی دەرونی حاڵەتی تۆقین بریتە لەوەی کە تاکەکە هەز دەکە لە جەستەی خۆی نەماوە. نیشانەی سێمی تاکەکە هەز دەکە لە واقعدا نییە. و هەروەها نیشانەی چوارەمی تۆقین کە کۆتا نیشانێتی تاکە وا هەز دەکەیان وا دەبینێ خەریکە کۆنتترۆڵی خۆی لە دەستدایان خەریکە کەسەکە شت دەبێت. واتای تۆقین نیشانەی جەستەی و نیشانەی دەروون. ئەمێ باسێک لەوە بکەین کە جیاوازی چیە لە نێوان تۆقین و ترسی سروشتی یاخود فۆبیا ئەمانە جیاوازیان هەیە بەیەکەوە؟ بێگومان فۆبیا نەخۆشیەکە ترسی تۆقین حاڵەتی تۆقینیش نەخۆشیەکە. فۆبیا چیە؟ بریتە لە ترسێکی بێپاسا و لە شتێک یان دیاردێکی دیاریکراوە. هۆکارەکانی فۆبیا بۆ ئەگە باسی هۆکارەکانی فۆبیا بکەین یەکەم هۆکاری فۆبیا بریتە لە شێوازی پەروەردەکردنی دایک و باوک بۆ منە کاتێکە دایک و باوک بە شێوەیەک سەرکۆنەی مناڵەکانیان بکەنیان بەردەوام پێیان بڵێن کەوە لەوێ دەترسی بەردەبیەوە شتێک لێدە وردە ئەو
ترسە لە مناڵیەوە سەر هەڵدەدات واتە خێزان هۆکارە خێزان هۆکار دوو هۆکاری بۆ ماوەی بۆ منە هۆکاری بۆ ماوەی بە دەرەجێت ئەو کەسانی خزم و کەسوکاریان حاڵەتێک یان تووشی فۆبیا هەبوو ئەگەری هەیە کەسێک لە ئەندامەکانی خانەوادەکەی تووشی ئەم حاڵەتە بێ یان بەهۆی نیورۆترانسمیتەرەکانەوە بۆی هەر کاتە نەهاوسەنگی لە نیورۆترانسمیتەر و دەمارەخان و بێزەرەوەکان ڕوویدا وەک سیرۆتین و دۆپاماین و نیورۆپێنفرینە ئەمانە هۆکارێکم بۆی کە کەسەکە تووشی فۆبیا جۆرە ڕێژەی بڵاوبوونەوەی فۆبیا لە 11 و لە ڕەگەزی مێینە زیاترە بە بەراورد بە ڕەگەزی نێرینە. هۆکار نیشان جۆرەکانی فۆبیا بۆ فۆبیا ترس لە دیاردە سروشتەکان ئەم ترسە هەر لە مناڵیەوە سەر هەڵدەدا وەک هەورە بروسکە بوومەلەرزە لافاو بورکان ترس لە گیان لەبەرە ئەم ترسەش هەر لە مناڵیەوە سەر هەڵدەدا بۆ نە کەسێک لە دوو پشکە دەترسێت بە شازێکی بەردام ترسان شێشی ئاسایی بەڵام ئەگەر هاتو ترسەکە لە ڕادە بە دەربوو ئەوی پێی دوکتێت ترسێکی نازای یان لە مارمێلکە دەترسێت یان لە مشک دەترسێت ترسێشتمان پێی ترس لە شوێنی کراوەیان ترس لە شوێنی داخرا بۆ منە کەسێک لە هۆڵی سینەما دەترسێت هەر کاتێک چێ بۆی ترس و دڵەڕاوکەیەکی بەردانی بۆ دروزەبێت یان ترس لە بەرزی دەترسێت بۆ منە کەسێک ناتوانێت سواری مەسحەدێک بێ بۆ منە حەوت قادیان هەشت قابەش بێت دەترسێت لەوەی بەردام ئەو ترس و دڵەڕاوکەی کار دەکات سەر ئەو کەسە ترسێشکە شەمانەی پێی دوکترێت ترس لە بینینی خوێن بۆ کەسێکە نمونە زۆرە بۆ من ئەو کەسانی کە لە کۆلیژی پیزیشکی دەخوێنن سەرەتا ئەگە بینینی خوێن ببورێنەوە ئاسایە بەڵام بە بەشازێکی بەردام کاتێک بە بینینی خوێن دەبێت بە فۆبیان ترس لە جۆرێکی ترسمانێت بۆ منە ترس لە بوونی نەخۆشی کەسێک هەر لە خۆ دەترسێت نە ئەم تووشی ئەم نەخۆشیە دەم بۆن منە ترسێکی لە ڕادەبەدەری هەیە کە تووشی حاڵەتی کۆڤید-19 بێت کەواتە دکتۆر لە قسەکانی بەڕێزت باست لەوە کرد کە ئەو کەسەی فۆبیایەتی لە کۆمەڵێک شت لەو شتانی کە باست کرد ئەترسێت کەواتە جیاوازی چیە لە نێوان فۆبیا و تۆقین جیاوازیشی ئەو تۆ هەیە بۆن منە ئەگەر گوتمان حاڵەتی تۆقین لە ماوەی دەخولەک نیشانەی کەسەکە دەگاتە لوتکە لە ماوەی دەخولەکدا کەسەکە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی چونکە حاڵەتی تۆقین ئەوە نییە کە لە شتێک بترسێ بەڵام بەردام ترس و دڵەڕاوکەیەکی بەردامی هەیە کە ئەو حاڵەتانەی تێدا دووبارە بێتەوە بۆ وەکو تەنگە و تەنگە نەفاسی و هەناسەی کورت و بەڵام ئەگەر باسی نیشانەکانی فۆبیا بکەین نیشانەکانی فۆبیا بۆ منە کەسەکە ترس و دڵەڕاوکەیەکی بەردامی بۆ دروست بێت بۆ منە کاتێکە پشیلەیەک ببینێت کە لێک ترسێ یان سواری فڕۆکەیەک بێ یان لە مەسعادەیەک سەرکەوێت ئەو ترس و دڵەڕاوکەیە کار دەکات سەر پەیوەندی کۆمەڵاتیەکانی واتە کەسەکە وی ئەو ترس و دڵەڕاوکەیە هەیە کەسەکە کەسێکی گۆشەگیر دەبێت ئەو ترس و دڵەڕاوکەیە ڕاستەخۆ بۆ کەسەکە دەگەڕێتەوە بۆ منە کاتێک لە شتێک دەترسێت بۆ منە ترسان لەو قەڵەمە بۆ منێش بینەوە هەر کاتێک ئەو قەڵەمە دەبینە ترس و دڵەڕاوکەیەکی لە ڕادەبەدەری بۆ دروزەوە یان تاکەکە بەردام هەوڵ دەدا خۆ بۆ دەروگرێت تێکەڵاوی ناو کۆمەڵگانە بێت دکتۆر ئەمێ باسێک لەوە بکەین جیاوازیمان کرد لە بینی فۆبیا و تۆقین با بزانین کە نیشانەکانی تۆقینشت باس کرد هۆکارەکانی دروستبوونی چین بۆچی تۆقین دروست ئەبێت هۆکارەکانی تۆقین دەگەڕێتەوە بۆی کەمی گامە ئەمینبی تاریک ئەسی کە لە هۆرمۆنێکە ئەمە هۆکارێکی سەرەکییان بۆ هۆی نەهاوسەنگی لە نیورۆترانسمیتەر و دەمارە خانە گوێزراوەکان ئەمانە هۆکارێکم بۆ دروستبوونیان دیاردەیە کە لانێش لێدان یان شێوازی پەروەدەکردنی دایک و باوک ئەمانە هۆکارێکم بۆ دروستبوونی کەسەکە تووشی ئەم حاڵەتە ببێت یان شتێکی ناخۆش ببینێت ئەمەش هۆکارەکە بۆی کەسەکە تووشی ئەم حاڵەتی تۆقین بێت چۆن ئێمە زاڵبووین بەسەر چۆنێتی زاڵبوون بەسەر کۆڤید-19 ئەوە زۆر گرنگە دکتۆر باس لەوە ئاکەین باست لە کۆمەڵی هۆکار کرد بۆ نمونە دایک و باوک هۆکارم بۆ دروستبوونی تۆقین یاخۆت هەر هۆکارێک هەبووە لەو پێشتر لە منداڵی و سەرچاوی گرتووە هۆکارێکە بۆ دروستبوونی تۆقین ئەمێ باسێک لەوە بکەین کە ئایا ئەکرێت هیچ یەکێک لەم نیشانانە نەبێت لەم هۆکارانە نەبێت بەڵام کەسەکە تووشی تۆقین ببێت احتیمالی هەیە احتیمالی هەیە کەسەکە لەوانەیە پەیوەندی کۆمەڵاتی لەگەڵ دەوروبەرەکەی نزم بەیان سێلف کۆنفیدنسی متمانەبوونی بەخۆی کەم بێ ئەمەش هۆکارەکە بۆی کەسەکە تووشی ئەم حاڵەتە بێت دکتۆر بەڕێزت باس لەوە کرد کە ئەتوێ باس لەوە بکەیت کە چۆنتی زاڵبوون بەسەر نەخۆشی کۆڤید-19 وەک ئەزانین کە لە ئێستادا زۆر خەڵک هەن بەهۆی نەخۆشی کۆرۆناوە تووشی تۆقین ئابن و نیشانەکانی تۆقین
زۆر نزیکە لە نیشانەکانی کۆرۆناوە ئەمە باسێک لە نیشانەکانیان بکەین و چۆن بتوانین گیان بکەینەوە لە یەکتری نیشانەکانی بۆ منە کۆڤید 19 وەکو تاشی دەبێت کۆکەیشی وشک هەناسەتەنگی تەنگە نەفەسی هەناسەتەنگی دەبێت زوکچوون وروشانەوە هەروە ئازاری ماسوولەکان واتە تەنها نیشانە جەستەیەکان لە کەسەکە دەردەکەوێت بەڵام لە حاڵەتی تۆقین هەم نیشانە جەستەیەکان هەم نیشانە دەرونیەکانی تێدا دەردەکەوێت بۆ نمونە نیشانە ئەگەر باسی نیشانە دەرونیەکانی بکەین بۆ نمونە تاکەکە وا هەزەکە خەریکە دەمرێ وا نزیک بۆ تۆ لە مردن یان هەزەکە خەریکە کۆنتترۆلی خۆی لە دەست دەدا کەسەکەیان هەزەکە خەریکە شێت دەبێت کاتێ ئەو حاڵەتی بۆ دووارە دەبێتەوە یەکێک هۆکاری سەرەکی بۆ منە کاتێکە کەسەکە تووشی ئەم حاڵەتە دەبێت حاڵەتی تۆقین دەبێت ماوەی دەخولک دەخایێنێت لە کاتێ ئەو دەخولەکە تەواو بوو کەسەکە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی بەڵام کەسێکە تووشی کۆڤید 19 بێ ناگەڕێتەوە باری ئاسایی خۆی بۆ منە کەسەکە بەردەوام ترسی هەیە بەردەوام ترسی بۆ منە تێکەڵاوی ناکۆمەلگا نابێت لەهانێ بڵێ بڕۆمە ناکۆمەلگای ئەم حاڵەتە دووبارە بێتەوە بمە هۆی شەرمەزاری خەڵک یان خەجاڵت بوون لە بەردەمی خەڵکدا دکتۆر باباسێک لەوە بکەین کە ئەگەر هاتوو ئەو کەسە لە یەک کاتە هەردووکی هەبوو بۆ نمونە تۆقینیش و کۆرۆناشی هەبوو ئەمە چۆن دەرەکەوێتە ئەوە دەبێت بۆ نمونە کەسێک دکتۆریشی هەناوی یان دکتۆری سینگ تێستی کەسەکە بکە ئابزانە کۆڤید 19 هەیە یان حاڵەتی تۆقینیە ئەگەر لە کاتێکدا هەردوو حاڵەتەکەی تێدا دەکەوت پێویستە لە هەمان کاتدا سایکاتریکێک بیبینێت سایکاتریکێک بیبینەوە تێستی کەسەکە بکەم هەم دکتۆری دەرونی هەم دکتۆری جەستەیی بە هەردووشیان پێکەوە بکەونە گفتوگۆ و ڕاوێژێک بگەنە ئەو نەتیجەیە کە ئەو کەسە لە هەردوو باردە هەم نیشانەکانی حاڵەتی تۆقینی توش بووە هەم تووشی کۆڤید 19 بوو واتە تەنها لەلایەنێک دیاری ناکرێت بۆ دکتۆری دەرونی دیاری کە بڵێ ئەو کۆڤید حاڵەتی تۆقینی هەیە لە هەمان کاتدا بڵێت نەزانە کە کۆڤید 19 و لە هەمان کاتیشدا دکتۆری پزیشکی جەستەیی ناتوانێت کەسەکە دەستنیشان کە و دیاریکە بڵێ ئەبێت بە هاوکاری هەردوو بڵێ دکتۆر باست لەوە کرد کە ئەو کەسانەی کە نەخۆشی کۆڤید 19 هەیە ئەتۆقن لە ئێستاشدا ئەم حاڵەتە زۆر زیادی کردووە ئەمە بزانین کە چۆن زاڵ بین بەسەر یەکەمیان دوورکەوتنەوە لەو کەسانەی کە بە شێوازێکی نێرێنی بیر دەکەنەوە لە نەخۆشیە لەم ڤایرۆسە بۆ نمونە کەسێک دەڵێ ئەم ڤایرۆسە فشەیە درۆیە ئەسڵ و ئەساسی نییە تەنها بەرژەوەندی شخصی و عیزبیە یان کەسەکە دەڵێ ئەگەر ئەمە تووشی ئەم ڤایرۆسە بووم دێم تۆقە لەگەڵ تو دەکەم ماست دەکەم لە ڕاستیدا ئەم کەسانە لە ڕووی دەرونیەوە ناساغن پێویستە چارەسازی دەرونی یان دکتۆری دەرونی بیان بینێت خاڵی دووەمیان دوورکەوتنەوە لە دوورکەوتنەوە لە هەواڵ و چاواشەکاری بۆ لە ڕێگای پێیجە کۆمەڵاتیەکان کۆمەڵە درۆ چاواشەکاری بڵاو دەکات و بە بەردەوامی ئەمانە دەبێت و خۆی ترس و دڵەڕاکە بەڵام کاتێک کە کەسەکە لەم دوورکەوتەوە ترس و دڵەڕاوکەی بەرامبەر کۆڤید 19 دەبێتەوە ئاسایی وردەوردە کێرڤەکەی دادەبەزێت خاڵی سێمیان تەنها زانیاری وەرگرتن لە کەسانی پسپۆر بۆ نمونە زانیاری لە من وەرمەگرێت چونکە شارەزایی و اختصاصی خۆم نییە لە بواری جەستەی تەنها شارەزایی لە کەسانێک وەرگرە بۆ نمە دکتۆر کامەران قەرەداخی کە پسپۆری ئەم بوارەیان کەسێکە دکتۆری هەناویان سنگیە تەنها دەبێت لە ڕێگای ئەوانە ئەو زانست زانیارانە وەرگرین خاڵی سێمە باپەن بوون بە ڕێنماکانی تەندروستی زۆر گرنگە کاتێک کە کەسێک باپەن بوو بە ڕێنماکانی تەندروستی بەردەوام خۆی پاراست لە ڕاستیدا ئەم کەسە هەم خۆی و هەم کۆمەلگاش دەپارێزێت خاڵێکتر بریتە لە ڕێخستنی خەو کاتێک کە کەسەکە خەوەکانی بە شێوازێکی منەزەم و ڕێکپێک ڕێخست ئەمە کەسەکە دوور دەکەوێتەوە لەو کەسە لەو کێشیان لەو گرفتەیەکە ئەو زاڵ دەبێت بەسەر ئەو ترسەی کە هەیەی خاڵێکی تر زۆر گرنگ بریتە لە کەسەکە خۆی فێرە کۆمەڵە تەکنیکی دەرونی بکە بۆن بە تەکنیکی شێوازی هەناسەدانیان تەکنیکی بەدیسکان ئەمانە زۆر گرنگەوە کەسەکە هەم لە ڕووی جەستەی هەم لە ڕووی دەرونیەوە هێور دەبێتوان بەکارهێنانی تەکنیکی مەسڵ ریلاکسیشن کەسەکە لە ڕووی جەستەوە هەم هێور دەبێتەوە هەروە ئەو ترس و دڵەڕاوکەی کەم دەبێت دوو یان ئەنجامدانی کۆمەڵە کار و چالاکی لە ڕۆژانە بۆ خانەوادەیە کە لە ماڵەوە کۆمەڵە کار و چالاکی جێبەجێکەم بۆ دروستکردنی لیستێک بۆ پرسیار و وڵام لە ڕێگای پرسیار وڵام هەم کەسەکە مەشغوڵ دەبێت لەو بوارە هەم ترس و دڵەڕاکەشی ئەوەندە بەرامبەر ئەو کۆڤید 19 نامێنێت خاڵێکی باڵێ فەرموو دکتۆر باباسێک لەوە بکەین بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە تۆقین لە ڕەگەزی مێدا زۆرترە تا ڕەگەزینێ
ئەمە باسێک لە تەمەنیش بکەین تەمەن تا چەند کاریگەری هەیە لەسەر تۆقین تەمەەن بە زۆری ئەو کەسانەی کە لە گەورە و هەرزەکارەکان بە ڕێژەی لە 102 بە 103 ڕوودەدا بە تایبەتی لەو کەسانەی کە تەمەنیان 20 بۆ 30 ساڵە و لە ڕەگەزی مێینە دوو هەندەی بە بەراورد بە ڕەگەزی نێرینە. دکتۆر باباسێک لەوە بکەین کە ڕۆژانە ئەبین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر هەواڵی لە ناکا و هەواڵی دڵناخۆشکەر هەیە کە ڕۆژانە ئەیبیستین ئەمە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆقین زیاد بکات چی بکەین بۆ ئەوەی کە ئەم هەواڵانە بەسەر ئێمەدا زاڵ نەبێت و کارمان تێنەکات. یەکێک لە هۆکارە سەرەکیان ئەوەیە کەسەکە متمانەی بوونی بەرامبەر بەخۆی هەبێت کاتێک کە کەسەکە متمانە بوونی بەرامبەر بە خودی خۆی هەبوو متمانەبوونی بەرامبەر بە خودی خۆی هەبوو دڵنیا بە لەوەی تەزاڵ دەبێت بەسەر ئەو ترس و دڵەڕاوکەی کە لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانی ڕاگەاند بە شازێکی چۆڕ و پڕ بڵا دەکرێتیان لە ڕێگای پێیجە کۆمەڵاتیەکانەوە. دکتۆر باباسێک لەوە بکەین کە ئایا ئەگەر هات و تۆقین ڕوویدا کاریگەری ئەبێت لەسەر خراپبوونی کەسەکە لە ڕۆی نەخۆشی کۆڕۆناوە؟ لەو بڕوا دانیم چونکە دوو نەخۆشی جیاوازن هەم ئەو حاڵەتێکی دەرونیە ئەم ڤایرۆسێکە لەو حاڵەت بەڵام کەسەکە کۆمەڵە ترس و دڵەڕاوکێشی بەردایم بۆ دروست دەبێت سەردانی دکتۆری دەرونی دەکە دەڵێ من تووشی ئەم حاڵەتە بوومە لاانەیە بچێت چەند فەحسێکی لاانەیە بچێت چەند پیشکنێک بۆ خۆی بکە لاانەیە تووشی کۆڤید 19 بووم بەڵام لە هەمان کات کەسەکە تووشی حاڵەتی تۆقین بووە. دکتۆر ئاستی هەیە تۆقین بۆ نمونە کەسێک لە ئاستێکی نزما توش بێ یاخود لە ئاستێکی بەرزا توش بێت چۆن بزانین کە گەشتۆتە ئاستێکی بەرزە بڵێ کاتێک کە تۆقین ڕوو دەدا لە ماوەی 10 خولەک نیشانەی کەسەکە دەگاتە لووتکە 20 بۆ 30 خولەک ئەم نیشانە لە کەسەکەدا دەمێنێتەوە سێزە چواردە نیشانەیە لەو سێزە چواردە نیشانە دەبێت سێ نیشانەیان زیاتری لە کەسەکەدا هەبێت بۆ کێرڤەکە بۆ شازێ بەرز دەبێتەوە دوای کەسەکە دادەبەزێتەوە بەڵام ئەو ترس و دڵەڕاوکەی وا لە کەسەکە دەکات ترسێکی سەرڕاکێش و دڵەڕاوکەیەکی بەردەوامی هەیە وا لە کەسەکە دەکات تێکەڵاوی ناو کۆمەلگا نەبێت کاتێک کەسەکە تێکەڵاوی ناو کۆمەلگا نەبوو بۆ من یان تۆ تووشی ئەم حاڵەتە بین ناتوانین تۆ بەرنامەیەک تەلەڤیزیۆنی پێشکەوت چونکە لە ترسەی لە ناو ئەم حاڵەتە دووبارە بێتەوە لە ناو ئەو لە کاتی پێشکەشتنی بەرنامە تەلەڤیزیۆنەکە. دکتۆر باباسێک لەوە بکەین کە ئەگەر هات و تۆقین چارەسەر نەکرێت چی ڕوئەدات؟ چارەسەر دەبێت. شازی چارەسەرکردنی تۆقین بە دوو ڕێگا لەڕان دکتۆری دەرونی دیاری دەکە کە لە ڕێگای بەکارهێنانی دەرمانی دژە دڵڕاوکۆک و دەرمانی فلۆکسیتین و پاراکسیتین و هەروە دەرمانی پاراکسیتۆن بەکاردێنە بۆ گەڕانەوەی سیرۆتینی کەسەکە دومیشان لە ڕێگای بەکارهێنانی دەرمانی دژە دڵڕاوکێ بۆ کەسەکە هەروە لە ڕێگای بەکارهێنانی چارەسەری ڕفتاری و چارەسەری معرفی کە لەلایەن چارەسازی دەرونیەوە دەست نیشان دەکرێت و هەڵوەسە و گفتوگۆ لەگەڵ کەسەکە دەکرێت بۆ نمونە کاتێک بۆ نەخۆشەکان دێن بۆ لای ئێمە یەکەم جار تەشخیص دەکرێت بزانین کەسەکە حاڵەتی تۆقین هەیە یان حاڵەتی تۆقین نییە و بە کەسەکە دەگەڕێن سەرچاوی دروستبوونی ئەم کێشەی تۆ پەیوەستە بە فکرەکان و هەر کاتێک تۆ فکرەکەت بەرامبەر ئەم نەخۆشیە گۆڕی و دەکەوێت دەگەیت حاڵەتی چارەسەر بوونەکە بەڵام بە مەرزێک دەبێت دەرمانی لەگەڵ بەکار بوێنێ بۆ ماوەیە. دکتۆر کەسێک لە ماوەی ژیانیدا چەند جار تووشی ئەم حاڵەتە ئەبێت چەند جار ئەتۆقێت بڵین بۆ نمونە ئەگەر هات و جارێک دووبارە بۆ چەند جارێکی تریش دووبارە ئەبێتەوە؟ بێگومان حاڵەتی تۆقین لاانەیە کەسەکە بەردەوام لەوەی بترسێت نۆبەی تۆقین دووبارە بێتەوە لی دەترسێ بەردەوام بە شازێکی بەردەوام بۆیە تێکەڵاوی ناکۆمەڵگە نابێت ترس و دڵڕاوکێکی بەردەوامیشی هەیە بەرامبەر ئەو حاڵەتە. دکتۆر لە منداڵاندا ئەم نەخۆشیە هەیە؟ بێگومان بەڵام بە زۆری لە تەمەنی 20 بۆ 20 ساڵی ئەم حاڵەتەدا ڕوو دەدات و گەورە و هەرزەکارەکان ڕێژەی لە 102 بۆ 103 بەڵام بە شێوازێکی گشتی ڕێژەی بڵاوبوون ڕێژەی توشبن بە حاڵەتی تۆقین لە 108. هۆکار چیەکە لەم تەمەنەدا زیاتر ڕوو ئەدات؟ لاانەیە
یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ بۆ منە تەمەنی 20 بۆ 30 ساڵ کەسەکە لەوانەیە یەکەم لە کۆمەڵە ناخۆشی نەبینیوێ بە تایبەتی لەو سەردەمە بەڵام کەسێکە لە ئەگەر بگەڕێن بۆ سەردەمی کۆن کەسەکە کۆمەڵێ ناخۆشی بینیەوە بەڵام ئێستا گەنجی ئەم سەردەمە بەڕاستی ئەو ناخۆشیی نەبینەوە کە بۆ منە باو و باپیر تۆ بینیوانە ئەمە یەکێک لە هۆکارەکان. دکتۆر باست لەوە کرد کە لە منداڵانیشدا ئەم نەخۆشیە هەیە ئەمە بزانم کە لە منداڵاندا چۆن دەرئەکەوێت و وەکەزانی مناڵان تێناگەن لەوەی کە بڵێ بۆ نەخۆشیێکی لەو جۆرە وەکو کۆڤید 19 هەیە یاخۆت ئەو بارودۆخانی کە بەسەر هەرێمی کوردستاندا ئەوان لەوە تێناگەن بەڵام ئەمە بزانم کە منداڵان لە چی ئەتۆقن. منداڵانیش بۆ منە ترسەکە لە ناکاوە ببێ وچان ڕوودە ئەو ترس و دڵە ڕاکێ لە ناکاو کوتوپڕ بۆ کەسەکەدا دروست دەبێت. بەڵێ ئەمەوێت باسێک لەوە بکەین کە ئەگەر هات و کەسێک تۆقینی بوو پێویستە خێزانەکەی لە چواردەوری چی بکەن. یەکەم زۆر گرینگە یەکەم سەپۆرتی خێزانەکە سەپۆرتی خێزانەکە و هاندانی کەسەکە بەسەر ئەو ترسەدا زاڵ بێ حاڵەتی تۆقین زاڵ بێ کەسەکە زووتر باش دەبێتەوە لەگەڵ کەسێکە بۆ منە ئیهمالی ئیگنۆری بکەن بۆ منە مناڵەکەی ئیهمالی بکەنیان لی گەڕن ئەمە کاریگەری زۆرە بۆ منە کەسێک تۆ لە ماڵەوە سەپۆرتی تۆ بکەن پشگیری تۆ بکەن هانی تۆ بدەن کە زاڵبی بەسەر ئەم نەخۆشیە کەسێکی لە ماڵەوە من دایک و باوکم من ئیمالکەن لە ڕاستیدا تۆ ئەگەری چاکبوونەوە زیاترە بە بەراورد بە من هەروە خاڵێک تر بۆ شازیشی بیرکردنەوەی ئەرێنی بەرامبەر بە تۆ بیکردنەوە بەڵام بە شازێکی نێگەتیڤانە بەرامبەر بە من بەرامبەر بە من بیرکردن ئەمەش کەم چانسی تۆ زیاترە لە چانسی. بەڵێ دکتۆر ئەگەر هات و چارەسەر نەکرا کێشەی دەرونی تر دروستەکە بەدەر لە تۆقین احتیمالی هەیە بۆن منە کۆمەربیتی ڕوودە لەگەڵ نەخۆشیەشی تر لەانە کەسەکە لەگەڵ حاڵێتی تۆقین لەوانەیە تووشی فۆبیا ببێ یان یەکێک لە نەخۆشیە دەرونەکانی تر لەوانەیە کەسەکە بۆی حاڵەتی تۆقین لەوانەیە کەسە چونکە کەسەکە گۆشەگیر دەبێت لەوانەیە ترس و لەوانەیە تووشی خەمۆشی یان دڵە ڕاوکە ببێت چونکە کەسەکە کاتێککە تێکەڵاوی ناو کۆمەلگا نەبوو پەیوەندی کۆمەڵاتەکانی لەگەڵ دەوروبەری بەهێز نەکرد هەروەها گۆشەگیر بوو کار و چالاکیەکانی ئەنجام نەدا بۆ منە فەرمانبەرەکە کار و باری خۆی ئەنجام نەدا و مامۆستا نەچوو داوام ئەمە کەسەکە گۆشەگیر دەبێت هەروەها کەسەکە متمانەبوونی بەرامبەر بە خودی خۆی لاواز دەبێت لەوانە کەسەکە سەرزانیشتی خۆی بکەن لۆمەی خۆی بکە بۆیە احتیمالی ئەمەش ڕوودە یان تووشی دڵەڕاوکێشی بەردام بێت. دکتۆر پێشتر باست لەوە کرد کاسانێک هەیە لە بەرزی ئەترسن لە ئاو ئەترسن یاخود لە شتێکی دیاریکراوە لە تاریکی ئەترسن ئەمانە تا چەند تۆقینن یاخود فۆبیانە فۆبیانە ئەو پێی دووترێ فۆبیای تایبەت بۆن منە کەسێک بەردام لە تەنها لە بەرزی دەترسێ هەر کاتێک ترس و دڵەڕاوکێشی بەردایم بۆ دروست دەبێت کاتێک بچێت بۆ قاتی شەشەمی ئەم بینایان بینایەکی تر بەردام ئەو ترس و دڵەڕاوکەی بۆ دروستە ئەو پێی دووترێ سپیسیک فۆبیا واتە ترسی تایبێت یان بەردام کەسەکە لە بوومە لەرزە دەترسێ هەر کاتێک بوومە لەرزە یان زریان ببینێ لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە یان ڕوبەڕووی بێتەوە بەردام ترس و دڵەڕاوکەیەکی بۆ دروستەوە یان کەسێک بەبیری بێنێتەوە. بەڵێ دکتۆر ئەگەر چارەسەر نەکرێن ئەمانەی کەوتت فۆبیان ئەبێتە تۆقین؟ نا بێگومان لەوانەیە ئەگەر بڵێ کەسێک لەوانەیە هەم حاڵەتی تۆقینی هەبێ هەم فۆبیای هەبێ ئەمە کۆمەروبیتی ڕوودەواتە خاڵی بۆ منە کەسێک لە یەکادا دوو نەخۆشی هەبێ بۆ منە کەسێک لە ئەگەر بە نمونەیەکی نەخۆشی جەستەی بێنەوە کەسێک هەم گورچی لێ بێشێت هەم نەخۆشی دڵیشی هەبێ ئەویش بە هەمان شێوەیە. دکتۆر نەخۆشی جیازە بەڵێ دەستەکان خۆش بێت دکتۆر هەموو جارێک لەگەڵ باسکردنی کێشە دەرونیەکاندا باسمان لەوە کردووە بۆچی هۆکار چیە کە خەڵکی پێیان ئای بە بچنە لای دکتۆرە دەرونیەکان بۆ چارەسەرکردنی کێشە دەرونیەکان یەکەم ئەوە دەگەڕێتەوە سەر ئاسی ڕۆشنبیری بۆ منە خانەوادەکە بۆ ئاسی ڕۆشنبیری خانەوادەش چۆن بەرزێتەوە لە ڕێگای تێبخێنەوە بەداخەوە ئەمڕۆ کۆمەلگای ئێمە کاتێک کەسێک لە نەخۆشیشی دەرونیم هەیە یان تووشی حاڵەتی تۆقین بوومە دەچم سەردانی دکتۆریشی دەرونیان چارەسازێکی دەرونی دەکەم خەڵک گاڵتەی پێ دەکە دەڵێت تۆ دیارە شێت بووی بۆ لە کاتێکدا کەسێک نەخۆشی جەستەیی دەبێت
پێی شەرم نییە سەردانی دکتۆرێکی جەستەیی بکە بەڵام لە هەمان کاتێک کەسێک کە تووشی نەخۆشیێکی خەمۆشی دەبێت یان تووشی حاڵەتی تۆقین دەبێت بۆی شەرمە سەردانی دکتۆری دەرونی کە باش جەستە و دەرون هەردووشیان تاواکەری یەکترن. دکتۆر باباسێک لەوە بکەین بەدەر لە چارەسەرە دەرونیەکان چارەسەری پزیشکیش وەکو دەرمان بەکار ئەهێنرێت بۆ بێگومان چونکە بۆن لە حاڵەتی تۆقین بەبێ چارەسازی بەبێ دکتۆری دەرونی بەبێ ئەو کاتێکە دکتۆری دەرونی بۆن منە چونکە ترس و دڵڕاوکەیە دەبێت بۆ دڵڕاوکەکەی چونکە ترس و دڵڕاوکەیەکی لە ڕادەبەدەری هەیە پێویستی بە دەرمان هەیە لە هەمان کاتە پێویستی بە چارەسازی دەرونی شەیەکە بیبینە و گفتوگۆی لەگەڵ بکە. بەڵێ دکتۆر لە ئێستادا تۆقین زۆر بووە بەهۆی نەخۆشی کۆڕۆنا ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە ئێمە خۆمان لە میدیا لە تیڤەکان لە هەواڵە ناخۆشەکان پارێزین بۆ ئەو ترسە ئەو ترس و دڵڕاوکەیە کەم بێتەوە بڕۆ سەیری فیلمێکی کۆمیدی بکە گوێ لە مۆزیقا بگرە گوێ لە شەپۆلەکانی دەریا بگرە هەم ترس و دڵڕاوکەیە کەم دەبێتەوە هەم دووریش دەکەویەوە لە پێیجە کۆمەڵاتەکان لە ڕاگەاندنەکان کە بە شێوەیەکی بەردەوام بڵاوی دەکەن بۆ منە کەسێک چۆن کەسەکە تووشی حاڵەتی تۆقی نابێت بەردەوام بە خەتێکی سوور هێڵێکی تو دەنووسێ سێ کەس مرد دوو کەس مرد کەسێکە سەیری بکە لەگەڵ ئەو کەسی سەیرینەکە جیازیشیان زۆرە چونکە ئەو کەسە هەم لە ڕووی دەرینەوە ئارامە بەڵام ئەو کەسە خێرایی لێدانی دڵی زیاد دەکە دەبێت کەسێک ڕووی داوی بۆ منە کەسێک لە سلێمانی بمرێ ماڵی لە بازیان بێ بەردەام دەبێت چێ مور بێ دەبێت خزمێکیمە نەمور بێ بەردەام کەسەکە لە هەم لە دڵڕاوکێشی بەردەام دادەژێت و هەروەها خێرایی لێدانی دڵ بە شێوەیەکی کوتپڕ زیاد دەکات. بێگومان دکتۆر ئەو کەسانی کە باست لە سەرکردنی فیلم کرد بۆ ئارامکردنەوەی دەروونمان و دووربوونمان لە تۆقی ئەو کەسانی کە سەری فیلمی ترسناکەکەن ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر دەرونیان هیوا هەیە ناترسێت بەڵام تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانیان بۆن منە کەسێکە بۆن منە سەیری فیلمێکی ترسناک دەکەیان لەوانەیە ڕۆڵی کەساتی ببینێنە ئەو فیلمەکەدا زۆر جار بیستمانیان بینیمانە کەسێک بۆ ڕۆڵی کەسێکی باشی بینیوە لە دەرەوە هەمان ئەو کەساتی بۆ دروست بەڵام کەسێکە ڕۆڵێکی خراپی بینیوە بە سیرکردنی ئەو فیلمە لە دەرەوە ئەو کەسە ڕۆڵێکی خراپی بینیوە لەوانەیە لە هەمان کاتە کەسەکە تووشی ئەنتی سۆسیال بواتە دژە کۆمەڵاتی بێ ڕێز لە یاسادا بنەرتی بەها کۆمەڵاتیەکان نەگرێت لەوانەیە سەرچاوی دروستبوونی ئەو ئەنتی سۆسیاڵە بگەڕێتەوە بۆ سیرکردنی فیلمێکی ترسەناک. بەڵێ دکتۆر باست لە ڕۆڵی خێزان کرد لە چارەسەرکردنی ئەم نەخۆشیە ئەمە بزانم کە ئەو کەسانەی کە تۆقیون و یەنە لای بەڕێستان وەکو پزیشکێکی دەرونی ئێوە سەرتا چیان پێ ئەڵێن چ ڕێنماییەکیان ئەکەن ئێمە شازی چارەسەکردنی ئێمە بەپێی کەسەکە دەکەوێت بۆ منە یەکەم شت کە کەسەکە تووشی حاڵەتی تۆقین دەبێت ئێمە دەبێت کەسەکەی هێور بکەینەوە لە ڕووی دەرینیەوە کەسەکە هێور بکەین بۆ منە تەکنیکێک بەکاردێنین بۆ تەکنیشی ئیماجینیشن یان تەکنیکی ئیماجینیشن بۆ ئێستا دەتوانێت ئەو تەکنیکە لەگەڵ تۆ بەکاربێن بۆ منە چاوەکان بنووقێنە وای دابنێ لەناو سروشتێکی جوان و دڵفرێنی لەناو ئەو سروش و جوان دڵفرێنە بۆ ماوەی یەک دوخلک پیاسە دەکەی لەناو ئەو سروش و جوان و دڵفرێنە دارێک دەدۆزیتەوە کە ئەو دارە تایبەت بەداری خۆت هەر کاتێک ئامێزێک لێن لە دارەکە نزیک بەرەوە ئامێزێک لۆ دارە بدا ئامێزێک لە دارەکە نزیک بەرەوە ئامێزێک لە دارەکەدا دەبینی دارەکەی هێز و زەیەکت پێدەبەخشێ بەبێ و هیچ شتێکت لێوەگرە ئێستا باوەش لە دارەکە بکەوە لە بن دارەکە دابنیشە سەیری ڕێگەکانی دارەکە بکە بۆ مانەوە سەیر ڕێگەکانی دارەکە چۆن بەناخی زەویدا ڕۆچوون و سەیری پەلکەکانی گەڵاکە بکە بۆ ئەوەی سەیری ئەو پەلکە گەڵاکانی گەڵای دارەکە بکە بەچی گەشە دەکەم بۆ ئەوەی تۆش بمێنی پێویست بەچی هەیە بۆ شازە سەرەتا کەسەکە هێور دەکەینەوە اینجا دەست بە چارەسەر دکتۆر ئەگەر هاتوو بەم قسانی بەڕێستان کەسەکە هێور نەبووە لەو کاتەیە چی لەو کاتە دەبێت ئێمە لەو کاتێت بۆ منە تەکنیکی جۆراجۆ لەگەڵ کەسەکە بەکاردێنی تا کەسەکە هێور دەگەڕێتەوە بەڵام بێگومان یان تەکنیکی بە دیسکانی لەگەڵ کەسەکە بەکاردێنی بۆ چاوەکانت بۆی کەسەکە تەمەرکوز بخاتە سەر ئێستا کاتێک کەسەکە تەمەرکوزی خستە سەر ئێستا بۆ منە چاوەکانت دابخە وای دابنێ چرایشی ئاڵقەدارت بەدەستەوەیە ئێستا ئەو سرا ئاڵقەدارە لە پەنجەکانی قاچن نزیک بکەوە و تەمەرکوز تەرکیز بخە سەر
هەست و ڕفتار و بیرکردنەوەکانت چه هەستێکت بۆ دروست دەبێت لەو کاتەدا هەستەکانت چۆنە ڕفتارت چۆنە بیرکردنەوەکانت چۆنە لە ئێستادا وردە ئەوجا ئەو چرا ئاڵقەدارە بە چواردەوری خۆتدا بخولێنە بە چواردەوری قاچەکانتدا بیخولێنەوە بزانە هەست تەرکیز بەسەر هەست و ئیحساس و ڕفتارەکان بۆ شێوازە اینجا ئەو چرا ئاڵقەدارە نزیک بکەرەوە لە هەردوو قاچەکانت لە چۆکت مەوەسم وردە هەست چۆنە ئەو کاتە وردە بۆ ماوەی 2 دقیقە ئەوجا چرا ئاڵقەدارەکە بخەرەوە سەر نزیک بکەرەوە لە سنگت کاتێک نزیک کردەوە لە سنگت بزانە هەستەکانت چۆنە ڕفتارت چۆنە بیرکردنەوەکانت چۆنە اینجا ئەو چرا ئاڵقەدارە بەرزکەرەوە بۆ ناوچوانت لێ نزیک بکەوە لە ناوچوان بزانە هەستەکانت چۆنە ڕفتارت چۆنە بێگومان لەو کاتەدا کەسەکە ئێمە بۆ شازە ئیش لەگەڵ نەخۆشەکە دەکەین نەخۆشە بووە هەستی بێهێمن و ئارامی کردویان کۆمەڵ استراتیژێک هەیە بۆ کەسەکە بەکاری دێنی بۆ منە استراتیژی ئۆتۆجینی کە استراتیژی پەرداخی ئەوان استراتیژی دووبارە کەسە استراتیژی نمونەی باڵایە بۆ منە کە تۆ تووشی ئەو حاڵەتی تۆقینە بووی کاتێک کە کەسەیەکی تر تووشی ئەم حاڵەتی تۆقینە بێ بەڵام کەسایەتی لە تۆ بێهێزتر بێت هەستی چۆنە ڕفتاری چۆنە بیرکردنەوەکانی چۆنە چ جۆرە میکانیزمێک بەکاردێنێ بەسەر ئەو حاڵەتی تۆقینەدا ڕزگاری بێ بۆ ئەو کاتێک کە کەسەکە بۆ شێوازە لەگەر کەسەکە دانیشتمان لەگە کەسەکە بە کەسەکە دەڵێن تۆ ئێستا ڕۆڵی ئەو کارکتەرە ببینە ڕۆڵی ئەو کەسایەتە ببینە کە تۆ پێی سەرسامی بۆ منە تۆ بە کەسێک سەرسامی من بە کەسێک سەرسام کاتێک ڕۆڵی کەسایەتی ئەو کەسەمان بینی بێگومان وردە متمانە بەخۆبوونمان زیاد دەکات و وەزاڵ دەبین لەسەر ئەو حاڵەتەدا. بەڵێ دکتۆر وەکو دوامین پرسیارم ئەمێ بزانم کە ئامۆژگاری تۆوەکو پزیشکێک چییە بۆ هاوڵاتیان بۆی لەم کاتەدا کە نەخۆشی کۆرۆنا هەیە لە تۆقین دوور بن بەرپرسیارەتی هەڵگرتن تۆ کاتێک بەرپرسیارەتی بەرامبەر بە خودی خۆت هەڵگرت خۆت خۆشویست ڕێز لە بوونی خۆت گرت بەڕاستی خۆت دەپارێزی کاتێککە خۆت پاراست دەوروبەرەکەت دەپارێزی کاتێک دەوروبەرەکەت پاراست کۆمەلگا دەپارێزی کاتێک کە کۆمەلگات پاراست نیشتمان پاراست دەستەکانە خۆش سپاس بۆ زانیاریەکان بەڵە سپاس بۆ دکتۆر هەڤاڵ عەبدوڵڵا ماستەر لە چارەسەرکاری دەرونی بەڵێ عزیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە دەربارەی پەردەلادان لەسەر هەردوو پەیکەری شەید سنۆبەر و شاعیری کۆچکردو کەژاڵ ئیبراهیم لە قەڵات زێبابێکەوە بینەری بین. دەر ئەمڕۆ بەشداریمان کرد هەم وەکو برایەتی شەهیدان وەکو هەوڵاتێکی ئەو شارەش لە دوو چالاکیدا کە دوو چالاکیەکان پەیکەرێک بوو کە دوو پەیکەر پەردەلادان لەسەر دوو پەیکەری دوو ژنی سەربەرز لە شاری قەڵات زێدا کە هیچان مامەستا سنەوبەر بوو ئەوەی تری شەقات و کەژاڵ ئیبراهیم بوو دەر ئەو دوو پەیکەرە خۆی لە خۆیدا کە ئەوڕۆ پردیان لەسەر لادرا دوو ژنی سەربەرزن دوو ژنی تێکۆشەرن هەم لە بوارەکانی کە خات و کەژاڵ نووسەرێکی بەرچاو و دیاری سلوولەکە بۆی خەڵکی قەڵازە کە خاوەنی چەندین کتێب و نووسین و نامیلکەیە لە بواری ڕۆشنبیری و ئەدەبی لە هونەردا ئەوەی تریشیان شەهیدی سەربەرز کە شەهید خوشکە سنەوبەرە مامۆستا سنەوبەر کە دیارە کاتی خۆی شەهید سنەوبەر لە ڕاپەڕینی پڕشکۆی 24 سواری 1982 لە ڕاپەڕینە پرمەزنەکەدا کە لە خەڵکی قەڵازێ بۆ یادکردنەوە و ڕێزگرتن لە کارەسات و مەرگە ساتی ساڵی 1970 ڕاپەڕین ئەوە بوو هەم خوشکە سنەوبەر و هەم دایکە ئامینە لە ڕۆژەدا جانی خۆیان بەخت کرد و شەهید بوون. ئەمڕۆ پەردە لەسەر پەیکەری هەردوو شەهید دایکە شەهید مامۆستا سنۆبەر کە لە 24 ساڵ 1982 لە بردومانەکە لە ڕاپەڕینی قەڵاتزێ شەهید بوو پەردەی لەسەر لادرا لە پارکەکەی خۆی کە لەسەر ئەرکی برای بەڕێز و خۆشەویستمان دکتۆر تەها ڕەسوڵ و هونەرمەند زاهیر سەدیق دروستی کردووە دیارە وەکو وەفا و ڕێزێک بۆ ئەو شەهیدە دروست کراوە
لەوێدانرا و پردەمان لەسەر لادا هەروەها پەیکەری شاعیری سەنگین و بەتوانا و لێهاتووی ناوچەکە و سلێمانی خات و کەژاڵ کە ئەویش هەر لەسەر ئەرکی برای بەرز خۆشویستمان دکتۆر تەها ڕەسوڵ دروست کراوە و لەلایەن هونەرمەندی خۆشەویست بەختیار هەڵەبجەیەوە کاری هونەری بۆ کراوە دیارە وەکو ڕێز و وەفایەک بۆ ئەو دوانە ئەمڕۆ پەردە لەسەر هەردوو پەیکەر لادرا کە بەڕاستی زیەکەی خۆشحاڵیە ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان دەور و نەخشێکیان هەبووە لە ناوچەکە ئێستا پەیکەریان بۆ دروست دەکرێت و بۆ شوێن و جێگەیان بەناوە دەکرێتەوە. دیارە ئەمڕۆ ئێوارە بە ئامادەبوونی بەڕێز قایمی قەڵاتجێ و ژمارەیەکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران و لایەنە پەیوەندیدارەکان و دام و دەستگاکان لە دوو پارکی ناوشاری قەڵاتجێ دوو پەیکەر دانراوە یەکێکیان بۆ مامەسا شەید سنەوبەر ئەوەی تریان بۆ خوشکی شاعریەمان خات و کەژاڵ ئیبراهیم خدر. سەرەتا ئەوەی شەید سنەوبەر دەمەوێت ئەوە بەبیربێنمەوە کە لە دوای ڕاپەڕینەکانی بەردەرکی سەرای ساڵی 1960 سلێمانی دووەمین خۆپیشاندان بووە کە قەباتێکی جەماوەری و مەدەنی بۆ لە کوردستاندا لە 24 ساڵی 1982 لە قەڵاتجێ کرا و مامەستا شەید سنەوبەر ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەبوو بەداخەوە لەو ڕاپەڕیندا شەهید بوو و ئەمڕۆ پێشتر پارکێک هەر بەناوی پارکی شەید سنەوبەر لە قەڵاتجێ کرابەوە ئەمڕۆ لەسەر ئەرکی برای بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ خاوەنی پرۆژەی خێرخوازی کەریمی عەلەکە ئەو پەیکەرە بنیانراوە لای برای هونەرمەند کاک زاهیر سیدیقیەوە و هەروەها پەیکەرەکەی تریش بۆ خات و کەژاڵ ئیبراهیم خدری شاعیر ئەویش لە لای برای هونەرمەند کاک بەختیار هەڵەبجەی دروست کراوە. دیارە دروستکردنی پەیکەر خۆی لە خۆیدا کە قسە ناکات بەڵام ڕۆحی زیندوی جوانی و خۆشەویستی ئەو دەبێتە هۆی ئەوەی کەوا هەموو ئەوانی کە لە هەبەیدایە خەڵک لەو ڕۆوە تەماشای پەیکەرەکە بکات ژیان و ژیاننامەی وشەکانی ئەم شاعیرە دێتەوە خەیاڵی. کەژاڵیش لە ساڵەکانی 1970ەوە لەم شارە یەکەم شعری کە بڵاو کردوتەوە هەتاکو ئەو شەوەی کە گیان لە دەست دەدا شعری نووسیوە. شعرەکانی زیاتر کۆمەڵایەتی بووە، نیشتیمانی بووە، عاشقانە بووە، خەم بووە، مەینەت بووە، ئازار بووە بۆ گەلەکەی دەری بڕیوە. ئەو شعرانی کە ئەو نووسیوێتی ئەگەر تەماشای بکەیت هەمووی وشەی سادە بەڵام وشەی پێکرا و وشەیەکەوا ناخی دەیان ئینسانی جوان دەهەژێنێت. شعرەکانی بۆتە وێردی سەر زمانی سەدان نووسەر و ئەدیب و شاعیری لەم سەردەمەدا. بەتایبەتی لە کەناری شارەکەی خۆیەوە هەنگاوینا بۆ شاری سلەیمانی ئازیز، بۆ هەولێر، بۆ دوهۆک، بۆ کەرکووک، لەوێەوە پەڕێەوە بۆ دەرەوەی وڵات. لە دەرەوەی وڵات تاکو ئێستا ئەوەی کە لە لای من ماوە زیاتر لە 300 مەقالە بەس ناقید و پرۆفیسۆر و دکتۆر و عەلامەی عەرەبی لەسەریان نووسراوە و زوربەی نووسەرە کوردەکانیش تەرجمەی زمانی کوردیان کردو و من لە سێ بەرگدا هەرسێکیم بە چاپ گەیاندووە و بەرهەمی چوارەمیشی ئەوە ئامادە دەبێت بۆ چاپەگەر زروڤیار بێت. وە شعرەکانی وەرگێڕاون بۆ سەر زمانەکانی ئەڵمانی، فەڕەنسی، ڕووسی، هۆڵندی، هەتا ئۆکرانی، هەتا سربیا کە کەم کەس سربیا ڕەنگە لە ڕووی زمانی شعریەوە بژناسێت. و بۆ هەر زمانی ئەمازغی و دیوانەکانی بۆ زمانی لاتینی، شعری بۆ تورکی وەرگێڕاوە. ینی کەژاڵ لەم جوغزەی خۆی نەوەستاوە بەڵگو پەڕیوەتەوە بۆ
دەرەوەی وڵاتیش کە زۆربەی شاعیرانی عەرەب شانازی پێوە دەکەن. بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.